بابەتی ئەم ئێوارەیەمان لەسەر نەوت و سامانە سروشتیەکانی کوردستانە. نەوت سەرچاوەی وزەیە. سەرچاوەکانی تری وزە وەک وزەی ناوکی و تیشکی ڕۆژ و ئاو و ڕەشەبا و خەڵووس تا ئێستا نەیانتوانیوە جێگەی نەوت بگرنەوە و بەدیلی بۆ بدۆزنەوە. هەروەها نەوت کەرەسەیەکی خاوی سەرەکی بەشێکی گەورەی پیشەسازیەکانی جیهانە. بۆیە نەوت بە کاڵایەکی استراتیژی دائەنرێت کە پەیوەندی بە ژیانی گەلانی دنیاوە هەیە، لە ئەنجامی ئەوەشدا کاریگەری لەسەر گرژی و ئاڵۆزی و لەسەر ئاشتی و ئاسایشی جیهان هەیە. نەوت سەرمایەیەکی گەورەیە. وڵاتانی نەوتاوی بە وڵاتانی دەوڵەمەند دائەنرێن، بەڵام زۆری ئەو وڵاتانەی خاوەنی نەوتن و نەوتیان لێ دەرەهێنرێ بۆ بازاڕەکانی دنیا، نەوتەکان لە باتی ئەوەی ببێتە نیعمەت و ڕەحمەت بۆتە لەعنەت و زەحمەت. چونکە یەک زۆری دەرامەتی نەوت و ئاسانی بەدەستهێنانی بۆتە هۆی پوکانەوەی کەرتەکانی تری ئابووری وڵاتانی نەوتاوی، بە تایبەتی کەرتەکانی کشت و کاڵ و ئاژەڵداری و پیشەسازی، سەرنجام پشتبەستن بە ئابووری تاک بەرهەم، ئەمەش کە بۆتە مەترسی بۆ سەر ئاسایشی خۆراکی مرۆڤایەتی. دوو، ئەو دەرامەتە زۆرە بۆتە هۆی دروستکردنی ڕژێمی دیکتاتۆری خاوەن ماکینەی جەنگی و داو دەستگای سەرکوتکردن و سەرچاوی دارایی دام و دەستگاکانیان. هەر بۆ نمونە دەوڵەتی عێراق بە دەرامەتی نەوت و بە پارەی نەوت شەڕی کوردی کردووە، شەڕی شیعی کردووە، شەڕی میلەتی عێراقی کردووە، شەڕی ئێران و کوێتی کردووە. داو دەستگای جەنگی و سەرکوتکردنی بەهێز کردووە، کەرتەکانی تری ئابووری وڵاتێک بە جۆرێک گوێران کردووە کە تا ئێستا بەرەو ژووری لە سەدا نەوەدی هەموو بوجێ عێراق لەوە لە سەدا حەڤدەی بەشی هەرێمی کوردستان لە دەرامەتی نەوت دابینەکە. زۆرێک لە دیکتاتۆرەکانی ئەم ناوچەیە بەهۆی سامانی نەوتەوە نەبووایە نە ئەو دەسەڵاتە ئابووری و سەربازی و مخابەراتیە ترسناکەیان دا ئەمەزراند کە معارەزەی ناوخۆ و نەیارە سیاسیەکانی لە ناو بات و نەئەیانتوانی ئەو تۆڕە پەیوەندیە ناودەوڵەتیە دروست بکەن کە لە چاودێری ناودەوڵەتیەوە سیاست لە چاودێری ناودەوڵەتیەوە سیاسەکانی کەم بکاتەوە. چونکە ئابووری نەوت هەمیشەوا دەکات دەوڵەتە گەورەکانی دنیا جۆرێک بەرژەوەندی ئابووری وایان بۆ دروست ببێت کە ناچاریان نەکات چاو لە سیاسەتە ناوخۆییەکانی ئەو دەوڵەتانە پۆشن. لە 100 ساڵی ڕابردوودا زۆربەی ئەو دەوڵەتە داخراوانەی ناوچەکە کە خاوەنی نەوتن لە هەموو چاودێریەکی ناودەوڵەتی پارێزراو بوون و توانیویانە ببێ ئەوەی مەترسی هیچ کاردانەوەیەکی جدی ناودەوڵەتی بکەن، هەر سیاسەتێکیان ویستووە لە ناو خۆیانە جێبەجیان کردووە. بەڕادەیە دەتوانین بڵێن مێژووی بەشێکی زۆری ئەم ناوچەیە لە ناو دەوڵەتە داخراوەکانە بەهۆی سیاسەتی نەوتەوە بۆ بە مێژووی سەرکوتکردنی معارەزە و نەیارانی ناوخۆ. لەژێر ڕۆشنایی ئەم قسانەدا و بە هوشیار بوون بەم دوو مەترسیە گەورەیە ئێمە لە لیستی گۆڕانە بڕوامان وایە ئەبێ زۆر بەوریایی و ڕوونیەوە مامەڵە لەگەڵ ئەم سامانە گرنگا بکەین، بۆ ئەمەش بڕوامان وایە یەک ئەبێ نەوت تاکە سەرچاوی داهاتی ئابووری نیشتیمانی نەبێت و بە پێچەوانەوە داهاتەکانی ئەم سابانە بۆ ژیانەوە دروستکردنی سەرچاوی داهات و بەرهەمهێنانی جیاوازە نەوت بەکار بهێنرێت بە شێوەیەک لە مەودای دووردا سەرچاوی داهاتی ئابووری وڵات نەک نەوت بەڵکو کەرتە ئابووریەکانی تر بێ. دوو، نەوت ئەتوانێت پردێکی پەیوەندی ئارام و تەندروست هەم لەگەڵ دەوڵەتە دراوسەکانە دروست بکات، هەم لەگەڵ دەوڵەتەکانی دەرەوەی ناوچەکە. نەوت ئەبێت وەک کەرەسەیەک بۆ دروستکردنی پردی پەیوەندی و بنیادنانی متمانە بەیەک لەگەڵ دەوڵەتەکانی دەوروبەردا بەکار بهێنرێت. ئەبێ هەموو ڕێکەوتنامەیەک و گرێبەستێکی نەوتی پاش و توێژی لایەنی پەیوەندیداری حکوومەت بۆ دوابڕیار بخرێتە بەردەم پەرلەمان و بۆ ڕایگشتی بڵاو بکرێتەوە. داهاتی ئەم کەردە ڕون و ئاشکرا بێت و بە ئاگاداری و بڕیاری پەرلەمان سەرف بکرێت. بەڵام ئەو مامەڵەی حکوومەتی هەرێم و دوو حزبە سەرەکیەکەی لەگەڵ ئەم کەرتەدا کردویانە هیچ یەک لەم خاڵانەی جێبەجێ نەکردووە. ئێمە پێمان وایە سیاسەتی مامەڵەکردنی نەوت لەلایەن دوو حزبەکە و حکوومەتەوە گەلێکم و کوڕیتایە کە لەم خاڵانی خوارەوەدا دەستنیشانیەکەین. یەک، سەرەتای دەستبردن بۆ ئەم کەرتە بە جۆرێک بوو کە لە بری دروستکردنی پەیوەندێکی دروست و دوور لە گرژی کێشەی لەگەڵ بەغا و ڕایگشتی عێراقی و ناوچەی بۆ دروستکردی. دروستکردنی ئەم کێشەیە لەو کاتەدا بوو کە ئێمە زۆر پێویستیمان بەوە هەبوو پەیوەندیمان لەگەڵ هەموو لایەنەکان هێمن و دوور لە تەنگژە بێت بۆ ئەوی بتوانین بە ئارامی کێشەی کەرکووک و ناوچە دابراوەکان چارەسەر بکەین. دوو، خاڵێکی تاریکی و نەزانراوی ئەو گرێبەستە نەوتیانە کە لەلایەن ئەم هێزانەوە ئیمزا کراوە تا ئێستا هیچ ئەندامێکی پەرلەمان ئاگاداری جۆری ئەو گرێبەستانە نین کە ئیمزا کراوە. ئەم نەزانراویە گومانی گەورەی لای هەمووان دروست کردووە کە ڕەنگە داهاتی ئەم سامانە گرنگەی وڵات
بۆ قازانجی هێز و گروپێکی بچووک بەکار بهێنرێ. سێ هیچ ڕوونیەک لەوەدا نییە کە چۆن و بە چ شێوەیەک ئەو داهاتە سەرفەکرێ کە لەم کەرتەوە دەزەکەوێت. خوشک و برایانی بەڕێز، ئێمە لە لیستی گۆڕانە بڕوامان وایە نەوت سامانێکی گرنگی نیشتیمانیە ئەبێ هەم بۆ بەرزکردنەوەی ئاسی گوزەرانی خەڵک بەکار بهێنرێت، هەم پردێک بێ بۆ دروستکردنی متمانە و پەیوەندێکی تەندروست لەگەڵ دەوڵەتانی دراوسێ و دنیادا. گردنگ بە لیستی گۆڕان بن، هەوڵە دەین کارێک بکەین کە سامانی نەوت ئاستی گوزەرانتان بباتە سەرەوە و ژیانێکی ئارام و سەقامگیرتان بۆ دابین بکات.